بێگومان پەرسەندنی ئاڵۆزیەکانی ئێران و ئیسرائیل بابەتێکە کە ئەمڕۆ بە درێژایی گەشتەکانمان گفتوگۆمان لەسەر کردووە. ئێستا پێشاتی نوێ هاتۆتە پێشەوە، چونکە هەر لە هەواڵەکانی ئێستا کە پێم ڕاگەاندن لە دوو گەشتی ڕابردووتر ئێران هێرشەکانی بچووک ئەنواند و ئەیوت هیچ زیانێکمان بەرنەکەوتووە، بەڵام ئێستا دوو سەرباز کوژراون و ئێران دەڵێت وەڵاممان دەبێت. ئێستا بێت شۆبەی جیاوازتر هەبێت لەبارەی ئەمەوە، بۆیە گفتوگۆی زیاترەکەین لەگەڵ کارۆخۆشنا و شارەزای پەیوەندیە نێودوڵەتەکان کە تایبەت بە وەڵامدانەوەی ئیسرائیل بۆ ئێران. ئێستاش ئێرانەوێت وەڵامی ئیسرائیل بداتەوە. دیاران بازنەیە هەر فراوانترە بێت. بە خێراتن دەکەین کا کارۆخ بەخێر بێ ئەم هەویرە هەر ئاو هەڵەمژێت و ئاوە کێشێت. کاتە ئێران ئەتوانێت وەڵامی ئیسرائیل بداتەوە لە دوای ئەوەی کە دوو سەربازی کوژراوە، یاخود ئەمە چۆنەڵێ قسەیەکە و هەر ئەبێ لە ئەنجامی شەڕەکانە بوترێت. بەڵێ پێم وایە ئەوەی کە ئێستا ڕوودەدا ئەمە تەنها شەڕێکی ڕاگەیاندنە و لە دوای ئەوەی کەوا ئیسرائیل وەڵامی ئێرانی داوە، ئێران دەیەوێت بۆ تێرکردنی شەقامی خۆی بڵێ ئێمەش ئامادەکاریمان هەیە و وەڵام دەدەینەوە، بەڵام ئەوەی کە پێم وایە ڕوودەدا ئەوەیەکەوە ئێران بە تایبەت وەکو هەڵبژاردنەکانی ئەمریکا لە 5/11 بە هیچ وەڵامێکی نابێ، چونکە لە بەرژەوەندی ئێران نییە کە وەڵام بداتەوە. یعنی تا 5/11 وەڵامی نەبێ، ڕەنگە لە دوای 5/11 وەڵامی ئەگەر ئەو کاتەش لە بەرژەوەندی بێ وەڵامێکی سنووردار لە ڕێگەی پرۆکسیەکانەوە بیداتەوە، بەڵام چونکە ئەمریکا بە شێوەیەکی ڕاستەخۆ لەسەر هێڵە و ئەمریکا فشاری سەر ئیسرائیل تاوەکو هێرشەکەی سنووردار بێ و ئەمریکا دەیەوێ بەلایانی کەم ئەم ماوەیە ینی گرژیەکان ئاڵۆستر نەبن بۆ ئەوەی کەوە بەرنامەی کە دانراوە بە دیموکراتەکان دەیانەوێت کە بەڕاستی لەم هەڵبژاردنەیە بیبەنەوە و ئاڵۆزبوونی بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر و فراوانبوونی بازنەی شەڕ ئەمە لە بەرژەوەندی ئەمریکایە نییە. بۆیە پێم وایە کەوە ئیسرائیل هێرشەکەی سنووردار بوو و ئێرانیش دەبێت ئەم قسەیە بکە بڵێ وەڵام دەدەمەوە، بەڵام پێم وانی لە بەرژەوەندی ئێران بێت، چونکە هاوسەنجی هێز لە بەرژەوەندی ئێرانە نییە. ئێران دەزانێت کە ئیسرائیل بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن ئەمریکا و پشتگیری دەکرێەوە، هێزێکی گەورەی ئەمریکی لێرە لە کەنداوا هەیە و ئەگەر بێت و ئێران پەل بەهاوێژێ و هێرشێکی بڵین پەرچەکردارێکی گەورەی هەبێ، بێگومان ئەو کاتە شەڕەکە لە دەست دەرەچێت و بازنەی شەڕەکە زۆر فراوانە بێ و لە نەتیجە ئێران زەرمەندیەکەمە بێ. باش کارۆخ با بازنەکە بچووکی کەینەوە. ئەگەر ئێران هاتوو بە شێوەیەکی بەرفراوان هێرشی نەکرد، بەڵام لە ڕێی میلیشیاکانیەوە لێرە گورزی خۆی وەشاندا بنکە سەربازەکانی ئەمریکا یان خود هەر لە ڕێی میلیشیاکانی خۆیەوە وانێک کە مەوالی خۆین موشکی ئاڕاستە ئیسرائیل کرد. بەم شێوەیەش وەڵامدانەوە کە هەر حسابە یاخود ئەمە بە وەڵامدانەوە دانانرێت لەلای ئێران ئیلاوێ خۆی وەڵام بداتەوە. بڵێ پێم وایە ئەمەش جۆرێکە لە وەڵامدانەوە، ئەمەش بە وەڵامدانەوە حسابەکرێت، چونکە ئەمانە دار و دەستەی ئێرانن ئەگەر بشێ بڵێین و بشێکی ڕاستەوخۆ ئێران نەیشاردوێتەوە کەوە هاوکاری ئەم گروپانە دەکات کە لە چوارچەوەی بەرەی مقاومە خۆیان دەمێنن و شەڕ ئێستا بەردەوامە لە چوارچەوەی بەرەی مقاومە لەگەڵ ئیسرائیل لەلایەک حەماس، لەلایەک حیزب الله و لەلایەکی تر حوسیەکان لە یەمەن و هەروەها هەندێک گروپ لە سووریا و حەشدی شەعبی وەلائیش لە عێراق ڕۆژانە ئەگەر بتوانن درۆن دەنێرن موشک دەنێرن. بۆیە ئەم هێرشانە بەردەوام دەبن، بەڵام سنووردارن، چونکە توانای سەربازی و توانای بڵین چەک و تەقەمەنی توانی تەکنۆلۆژی ئەم گروپانە سنووردارە، بەڵام ینی مەترسیەکە ئەوەیەکەوە شەڕ بە شێوکی فەرمی بکەوێتە نێوان دوو وڵاتی گەورە کە ئەویشان ئێران و ئیسرائیلە. ئەو کاتە ینی مەترسیەکە بڵین بڕکانەکە دەتەقێتەوە و ئەم بارودۆخە لە دەست دەرەچێت. پێشبینیە هاتنەدی مسۆگەرە پێم وانە ئەمە لە بەرژەوەندی هیچ لایەک بێ، نە ئێران دەیەوێتەوە بچێتە شەڕێکی ڕاستەوخۆ لەگەڵ ئیسرائیل، نە ئیسرائیلیش دەیەوێتەوە لەم کاتەدا. ئیسرائیل دەیەوێت جارێ وەکو دەڵێ پەلوپۆیەکانی ئێران لەم ناوچەیە ببڕێ و ئەم گروپانێکەوە لە بڵین مەترسینە ئاسایشی ئیسرائیل لە ناویان بەرێ و ژێرخانی سەربازیان بە تەواوی بڵین خاپور بکە، وەکو ئەوەی کە بەرامبەر بە حەماس کردی و ئێستاش بەرامبەر بە ئیسرائیل دەیکا، جگە لە کوژرانی سەرکردەکانیان هەتا ینی ژێرخانی چەک و تەقمەنیەکانیشیان ئەو مەخزن و ئەو بڵین بارگانەی کە هەیەە هەمووی خاپور بووە، چ لە ڕووی لۆجستی بێت، چ هەتا لە ڕووی داراییشەوە بانکەکانیش لە بەیروت کەوتنە ژێر هێرشی ئیسرائیل. بۆیە ئیسرائیل دەوێت
ئەمانە بە هیچ شێوەیەک نبنەوە مەترسی لەسەر ئاسایشی خۆی ئەم گروپانی کەوا پێشتر مەترسی بوون دواتر پێم وایە ئیسرائیل بەوە ناوەستێ لەوانەیە ڕنگ بێ ئێستا لەبەر هەڵبژاردنەکانی ئەمریکا هێرشەکەی سنووردار بوو بێ بەڵام لە داهاتوودا دەیەوێت بە تەواوی ئێران وەکو مەترسیەکی گەورە لەسەر ئاسایشی خۆی لە پەلوپۆی بخە بە تایبەت چەکی ئەتۆمی کە ئێران خەریکە بڵین نەیشاردوێتەوە پیتاندنی یۆرانیۆم بەرەو پێشەوە چووە باشە ئیسرائیل ئەمە هێڵی سوورە لە داهاتوودا پێم وایە ئێرانیش ئیفلیس دەکات لەوەی کە چەکی ئەتۆم بەدەست بێنێ باشە کاتە با لێرەوە ئاماژە بۆ بکەین جەنابەت جەخت دەخەیتە سەر ئەوەی کە ئەم جۆرایەڵیەی ئیسرائیل ئێستا بۆ ئەمریکا لە بەرژەوەندی ئەمریکا بۆ چونکە ئێستا هەڵبژاردنەکانی لە بەردەمدایە و داواکارێکی ئەمریکاش هەر لە پێناوی خودی هەڵبژاردنەکانی خۆی بۆ یا بەتەواتی بۆ ئەوەیەتی کە جنگەکە زیاتر فراوان نەبێتەوە ئەمریکا و دیموکراتەکان کە ئێستا لە کۆشتی سپین و ئەگەر بمێنەوە لە کۆشتی سپی هەوەن پێیان زیاتر پشت بە سۆفت پاوەر و هێزی دیبلۆماسی دەبەستن و بە شێوەیەکی گشتی ئەوان لەگەڵ ئەوە نین کەوا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بتەقێتەوە و ئەو گرژیانە بەرەو قۆناغێکی مەترسیدار بڕۆن چونکە لە نەتیجە ئەو کاتە بەرژەوەندیەکانی ئەمریکاش دەکەونە مەترسیەوە چونکە ئەمریکا خاوەن بەرژەوەندی زۆرە لەم ناوچەیە ئەمە لەلایەک لایەکی تر ئەمریکا سەرقاڵی چارەسەرکردنی کۆمەڵێک ئاریشەی ترە کێشەی ترە کە رووسیا و ئۆکرای لەلایەک و دانانی سنوورێک بۆ هەژمونی چین لەلایەکی تر ئەمریکا نایەوێتەوە ئەم ئاریشانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان بە شێوەیەک تەقنەوەکەوە زیاتر سەرقاڵی بکات چونکە خۆی یەکلا کردوێتەوە بۆ دانانی هەژمون بۆ دەسەڵاتی چین بەتایبەت بەڕووی ئابووری و هەروەها بۆ چارەسەرکردنی ئەو شەڕێکەوە لە ئوکرانیا و رووسیاش لە ئارەدا باشکا کارۆخدەینە سەر بەگشتی کاریگەریە ئابوووریەکانی ئەم هێرشە و بەردەوامبوونی ئەم جەنگە پێم وایە کە ئیسرائیل و ئەمریکا لە ڕێی رووسیاوە پەیامیان ناردووە بۆ جۆری ئەو سەرچاوە هەواڵیانی باز دەکەن پەیامیان ناردووە بۆ ئێران و ئەو پێگانەی دیاری کردووە ئیسرائیل کەوا دەیکاتە ئامانج یعنی ئێران ئاگدار بۆ بۆی کەوا کوێی دەکرێتە ئامانج بۆیە ئەم زیانەکانیشی زۆر سنووردار بوون ینی دوو سەربازکە کوژراون لە ئێران ئەمە مانای وەیەکەوە ئێران پێشوەختە دەیزانی کە هەندێک لە پێگەکانی دەکرێنە ئامانج ئەو پێگەکان بەتایبەت ئەو پێگانیکەوە پێگەی سوپای پاسدارانن پێگە موشەچیەکانیتی و ئیسرائیل خۆی بە دوور گرتووەکەوە هەندێک شوێن کاتە ئامانج کە خەڵکی مەدەنی لێبێت بۆی کەوا سۆزی ئەگەر هەبێت سۆزێکی خەڵکی ئێران لە دەست نەداوە خەڵکی هۆ ماوەی لەمە پێش پەیامی بۆ خەڵکی ئێران نرد بەڵێ بێت بەدڵنیایەوە ینی دەیەوێت ئەمە بپارێزێت کە ئەو تەنها سوپای پاسداران کاتە ئامانج کە ئەمەش کاریگەری نابێت لەسەر خەڵکی مەدەنی ئێران بۆیە ئەمە خاڵێکی تر بۆ لەم کاتە ئیسرائیل ئەم هێرشەی ئەنجامدا کە دەکاتە دوای کۆبوونەوەکانی برێکس بۆی خۆی بپارێزێت لە ئیدانەکردنی کۆبوونەوەکانی برێکس لە ئیدانەکردنی ئیسرائیل لەم هێرشەیە بۆیە و هەروەها لە کۆتایی هەفتەشە ئەنجامیدا ینی ئەمڕۆ ئێستا بخۆتەزان کۆتایی هەفتەیە بۆی کەوا کاریگەری نەرێنی نەکاتە سەر بازار و نرخی نەوت و ئەوانە بەرز نەبێتەوە و ئیسرائیل دەیەوێتەوە بەڕاستی بە تەواوی مراعاتی ئەمریکاش بکاوەکو باسمان کرد بۆی کەوا ئەمریکاش زیان نەکا لەو ئاڵۆزیانی کەوا دێنە ئاراوە زۆر باشە کاتە ئەمەی کە من تێگەیشتم ئەوەیە رووسیا ئەوێت جۆرێک نێوەندگیری بنوێنێ بۆیە ئێرانی ئاگادار کردوەوە بڵێ ئەکسیۆسی ئەمریکی پێگەی ئەکسیۆسی ئەمریکی هەر ئەم بەیانی ڕاگەیاندکەوە ئیسرائیل لە ڕێی رووسیاوە پەیامی بۆ ئێران نردووەکەوە ئەو شوێنانی دیاری کردووە کە دەیکاتە ئامانج کەواتە بە شێوکی ناڕاستەوخۆ هەماهەنگیەک هەبووە ینی بە شێوکی ناڕاستەوخۆ ئێران زانیویەتیکەوە کوێ دەکرێتە ئامانج و ئیسرائیل ویستویەتیکەوە هەم بۆ تێرکردنی شەقامی خۆی کە شەقامی ئیسرائیلی ناڕازین لەو ڕۆڵەی کە ئێران دەیجێڕێ دەیەوێت کە وەڵامێک بداتەوە بەڵام لەم کاتەیە وەڵامەکە ئیسرائیل دەیەوێت سنووردار بێ بەڵام بەگشتی پێم وایە لە ئەجندای نەتەنیاهۆ و ئیسرائیلدا هەیەکەوە لە داهاتوودا دوای لە پەلوپۆخستنی دارودەستەکانی ئێران و پرۆکسیەکانی ئێران لەم ناوچەیە بتوانێتەوە بە تەواوی ئێرانش لە پەلوپۆ بخە بۆ دەستخستنی چی ئەتۆمی زۆر باشە جەنابەت ئاماژەت بۆ کرد کە ئیسرائیل بۆیە لە ئێستا کە کۆتایی هەفتەشە هێرشەکانی کردو ئاگاداریشیانی کردوەوە کە هێرشەکات لە ڕێگەی رووسیاوە کاتە ئەوێت بە کەمترین زیان بازنەی ئەم شەڕە قفڵ بات و تەواوی کات ئایا ئەم شەڕە بازنەکەی قفڵ ئەدرێت ئەو بازنەی بەکراوی نامێنێتەوە دایرەکە گەورەتر نابێت قفڵ ئەدرێت یاخود نا پێشاتەکان وا پیشان ئەیەن کە
ئێران کە ئێستاڵێ من وەڵامە دەمەوە. بەڵێ خات و سۆڤ پێم وایە لەم قۆناغەدا ئەم شەڕە بەڵێ لەم چوارچێوەیە دەرناچێت ینی فراوان نابێ بازنەی شەڕەکە و ناتەقێتەوە و ئەمەش بەهۆی ئەوەی کەەوە هەم ئێران لەسەر هێڵە و هەم رووسیاش لەسەر هێڵە ینی رووسیاش لەگەڵ ئیسرائیلە پەیوەندیی باشی هەیە بۆیە ینی لەم قۆناغەدا بەڵێ ئەم شەڕە سنووردارە بەو شێوەیە دەمێنێتەوە هەتا وەکو بە تەواوی ئیسرائیل دەتوانێتەوە وەکو باسمان کرد پرۆکسیەکانی ئێران چونکە ئێستا هەندێک توانایان ماوە حیزب الله هەندێک توانای ماوە جارجار هێرشی موشەچیەکە و حوسیەکان زۆر مەترسیان هەیە ئەگەرچی ئەمریکا بەڕاستی بەڵێنی بە ئیسرائیلیش داوە کەەوە ئەگەر بێت و هێرشەکەی بۆ سەر ئێران سنووردار بێ ئەوە ئەمریکا بە شێوکی ڕاستەوخۆ زیاتر هێرشەکانی چڕ دەکاتەوە لەسەر حوسیەکان یعنی ئیسرائیل لەوە شقازانجی کردووە کەەوە هەم پشگیری ئەمریکای هەیە بەڵام بەردەوام دەبێت لەوەی کە ئەمریکا حوسیەکان زیاتر دەکاتە ئامانج لە جیاتی ئەوەی کە ئیسرائیل مەشغول بێ بە حوسیەکانیش ینی ئەمە جگە لە پاڵپشتێکی گەورەی سەربازی ئەمریکی بۆ ئیسرائیل خۆتان نەزان کە بە شێوەیەکی لە ڕووی لۆجستیەوە چەک و تەقەمەنیی زۆر ئەمریکا بڵێن دەیداتە ئیسرائیل بۆی کەەوە بەردەوام بێ لە پاراستنی ئاسایشی خۆی و یەکێک لە ئامانجەکانی ئەوشمان لەبیر نەچێت خاتوسۆ بە یەکێک لە ئامانجەکانی بوونی ئەمریکا لە ڕۆژهڵاتی ناوەڕاست پاراستنی ئاسایشی ئیسرائیلە ینی کەواتە ئەمریکا و ئیسرائیل دەتوانن پێم وایە لەم قۆناغەدا ئەم پرۆکسیانە بە تەواوی لە پەلوپۆ بخەن و چه حوسیەکان بێ لە یەمەن چ حیزب الله ئێستا خۆ ینی دیارەکە هەموو هەر کەسێک لە جێی حەسەن نەسڕوڵڵاه دائەندرێ ئەویش دەکرێتە ئامانج هەر کەسێک لە جێی ئیسماعیل هەنیە دائەندرێ ئەویش دەکرێتە ئامانج ینی ئەوە بڵین سنوار لە فەڵەستی لە خۆتان بینیتان لە دوای ئیسماعیل هەنیە ئەویش کرا ئامانج و جێگری حەسەن نەسڕوڵڵاهش بە هەمان شێوە بۆیە بە تەواوی ئیسرائیل ئێستا دەستکراوەیە بۆ ئەوەی قۆناغی یەکەم ئەم گروپانەی کەەوە بە تەواوی لە بەرەی مقاومن و دژی ئیسرائیل و مەترسین لەسەر ئاسایشی ئیسرائیل ئەمانە بە تەواوی لاواز بکات دواتر پێم وایە استراتیژی ئیسرائیل لەگەڵ ئەوەیەکەوە ئێران بەلایانی یەکەم بخاتە ناو سنوورەکانی خۆی ئێران بچێتەوە ناو سنوورەکانی و ئەو پەلوپەیانەی نەمێنێ لە وڵاتانە دواتریش ئێران توانای بۆ بەرهەمهێنانی چەکی ئەتۆمی نەبێت کاتە ئەم دەرگایە جارێ هێشتا دانەخراوە و بەکراوەی ماوەتەوە شرۆڤەی زیاتری پێویستە ئەگەر هەر ڕووداوێکی دیکە هاتە پێشەمە سپاسی جەناب دەکەین کارۆخ خۆشناو شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان میوانی کوردستان 24 بوویت.